بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 143. هێڵکاری دوو گەردیلەی ئۆکسجین و بۆڕۆن بۆ شیکاری ڕاهێنانەکانی 4 تا 7 بەکاربینە و هەر ڕێژەیەک بنووسە پاشان دوو ڕێژەی هاوتایان بۆ بنووسە. هێڵکاریەکەش لێرە کرایە وەکو دەبینین، ئێرە بۆ بۆڕۆن، ئێرەش بۆ ئۆکسجین. ئەوجا ئێستا پرسیارەکان دەخینمەوە. پرسیاری 4 پرۆتۆنەکانی ئۆکسجین بۆ پرۆتۆنەکانی بۆڕۆن، واتە یەکەم جار پرۆتۆنەکانی ئۆکسجین بنووسە. هێمایەکان بەداخەوە لێرە نەنووسرایە بە باشی پرۆتۆن وەکو لەولای نووسرا بوو، نووسینەکان پێک ناچن، بەڵام ئێرەش هەر دەتوانم بنووسم، هەست دەکەم. ناتوانم بنووسم هەندێک جار. ئێستا لێرە لەو نووسینەی ئێرە نووسرایە وەکووی نییە، نەنووسرایە بە باشی پرۆتۆن، نووسرایە بروتۆن یان نیوترۆنەکان بە باشی نەنووسراینە، نووسینەکان بە یەک ناچن. بەداخەوە شتێکی باش نییە، بەڵام ئەمن دەبی بە خۆم تێبگەم کە ئەوە پرۆتۆنە مەبەستیان. ئەوجە پرۆتۆن هێمایەکەی مۆرە، واتە ئەمن دەبی پرۆتۆنەکانی چ بژمێرم پێشوەخت؟ پرۆتۆنەکانی ئۆکسجینی بژمێرم، چونکە ئۆکسجین بۆ بۆڕۆن، واتە ئۆکسجین لە سەرێ و بۆڕۆنیش لە خوارێ. ئەگەر ئەو مۆرانە بژمێرم لێرە 1 2 3 4 5 6 7 8 8 دانەیە، کەواتە ئەوە زانیم 8 دانەیە. ئەگەر ئێرەش بژمێرم 1 2 3 4 5 دانەیە، کەواتە 8 بۆ 5. ئەگەر نووسیم لێرە ئەو هادەنووسم 8 بۆ 5. دوو ڕێژەی دیش بنووسم کە هاوتا بن لەگەڵ 8 بۆ 5، دەتوانم بنووسم 8 بۆ 50، 800 بۆ 500، بەڵام دەتوانم دیسان سەرە و ژێرەی لێکدەم لەگەڵ دوو ڕێژەکی دیکەم بەدەست بێ 16 بۆ 10. ئەوجا لێکی دەم لەگەڵ 3 بۆ وێنە 8 جاران 3 24، 5 جاران 3 15، کەواتە چم بووێ دەتوانم سەرە و ژێرەی لێکدەم لەگەڵ هەمان ژمارە ڕێژەکی نوێم بەدەست دێ کە هاوتایە لەگەڵ ئەو ڕێژەی کە بە خۆم لە سەرەتا هەم بوو. لێرە دابەشکردن ناکرێت، چونکە 8 و 5 دابەشی هیچ ناکرێ بێچکە لە یەک، کەواتە تەنیا دەتوانم بە لێکدان ڕێژەی نوێ ببینمەوە. پرسیاری 15 نیوترۆنەکانی بۆڕۆن، ئەو جارەی بۆڕۆن لە سەرەی کەرتەکەیە بۆ پرۆتۆنەکانی، واتە هەمان بۆڕۆن نیوترۆنەکانی بۆ پرۆتۆنەکانی. نیوترۆنەکانی بۆڕۆن، نیوترۆنەکان ڕەنگیان زەردە، دەژمێرم چەندانەیە لێرە 1 2 3 4 5 6 دانەیە، کەواتە دەنووسم 6، ڕەنگیان زەردە، دەتوانم بە زەردی بنووسم 6 بۆ پرۆتۆنەکانی، واتە پرۆتۆنەکانی بۆڕۆن. پرۆتۆنەکانیش ئەمن زانیم کە 5 دانە بوو، کەواتە 6 10 بەش 5، ئەوە 6 بۆ 5 ئەو ڕێژەیە، ڕێژەی نیوترۆنەکانی بۆڕۆن بۆ پرۆتۆنەکانی. ئەگەر بمەوێ بیکەمە ڕێژەکی دیکەی هاوتایە لەگەڵ 60 بۆ 50 و هاوتایە لەگەڵ بۆوێن ئەگەر لێکمدا لەگەڵ 2، هاوتایە لەگەڵ 12 بۆ 10، یان هاوتایە ئەگەر لێکمدا لەگەڵ 3 18 لۆ 5 جاران 3 15، کەواتە ئەوها دەتوانم ڕێژەکان بنووسم. ئێستا پرسیاری 16
ئەلیکترۆنەکانی بۆڕۆن بۆ ئەلیکترۆنەکانی ئۆکسجین. واتە بەراورد لە مابەینی ئەلیکترۆنەکانی بۆڕۆن و ئۆکسجین. ئەلیکترۆن چ ڕەنگە ڕەنگەکەی کەسکە، کاتە دەچم دەگەڕێم لە ئەلیکترۆنەکانی بۆڕۆن. لێرە تەمەشا دەکەم 1 دانە 2 دانە 3 دانە 4 دانە 5 دانە دەنووسم، ئەوجا دابەشی دەکەم لەگەڵ ئەلیکترۆنەکانی ئۆکسجین 1 2 3 4 5 6 7 8 لەگەڵ 8. 5 دابەش 8 5 بۆ 8. ئەوجا ئەگەر بمەوێ ڕێژێکی نوێ بنووسم لێچێدەم لەگەڵ 2 یەکسانە بە 10 بۆ 16 لێچی دەم لەگەڵ 5 هەتا هەر هەموو وەکو یەک نەبی یەکسان دەبی بە 50 بۆ ئێرە لێک دەدەم لەگەڵ 5 نەک ئێرە ببورن هەتا زۆر زەحمەت نەبیلۆم. 5 لە 8 لێک دەدەم لەگەڵ 5 یەکسان دەبی بە 50 بۆ 40 5 5 ئێرەم لێکدا ببورن ئێرە لێک نادەم ئێرە لێک دەدەم چونکە نابی ئێرە لێک دەدەم 5 25 بۆ 40 10 بۆ 16 25 بۆ 40 5 بۆ 8 بێگومان دەشتوانم ئێرە لێکدەم بۆ وێنێرە توانم لێکدەم لەگەڵ 2 چونکە 16 نەدەویست لێکدەم لەگەر 5 زۆر دەبووایە کاتم زۆر دەویست لەبەر هەندێدەنە هەموو شتێک دەبی بۆ وێنە ئەگەر دەیەکەم لێکدا لەگەڵ 2 یەکسانە بە 20 بۆ 32 کاتە هەموو لێکدانەک ئەگەر سەرە و ژێرەی لێک بدەم لەگەڵ هەمان ژمارە ڕێژەکی نوێم بەدەستێ. ئەوە پرسیارەکانی 16 تەواو بوو. ئێستا بێمە لای 17. ئەلیکترۆنەکانی ئۆکسجین بۆ پرۆتۆنەکانی. ئەلیکترۆنەکانی ئۆکسجین تازە ژماردم 8 دانە بوو، پرۆتۆنەکانیشی مۆرەکان ئەو چەندانە بوو، ئەویش 8 دانە بوو، کاتە 8 بۆ 8 8 بۆ 8 دەتوانم بنووسم 1 بۆ 1 دەتوانم بنووسم 10 بۆ 10 بە هەرچ بنووسم هەر ڕێژەکی هاوتایە چونکە 8 بۆ 8 واتە 1 کاتە دەتوانم بنووسم 100 بۆ 100 دەتوانم بنووسم 2 بۆ 2 هەرچم بووێ دەتوانم بنووسم چونکە گرنگ ئەوەیە کە 8 دابەشی 8 دەکەم دەکایەک 1 دابەش 1 دەکەم دەکایەک 100 دابەش 100 دەکایەک هەرچ دابەشی خۆی بکرێتەوە هەر یەکسان دەبی بە 1 کاتە 4 دابەش 4 دەکایەک هەرچم نووسی ڕاست دەردەچی ئەوە ڕێژەکە ڕاست دەبی. ئێستا پرسیارەکان تەواو بوون دەربارەی ئەو هێڵکاریە. دێمە لای پرسیاری ژمارە 18 بەرنامەی شیاندنی فریاگوزارەکان 16 کاژێر مەشقکردنی لەسەر فریاکەوتنی سەرەتایی مەشقکردن لەسەر فریاکەوتنی سەرەتایی دەکا و 8 کاژێر مەشقکردن لەسەر بژاندنەوەی دڵ و سیەکان تێدایە. ئایا ڕێژەی کاژێرەکانی مەشقکردن لەسەر بژاندنەوەی دڵ و سیەکان بۆ ژمارەی کاژێرەکانی مەشقکردن لەسەر فریاکەوتنی سەرەتایی چەندە؟ واتە ئەو کاژێرانەی بۆ دڵ و سیەکان 8 ئەوەی بۆ فریاکەوتنی سەرەتایی 16 کاتە من 8ەکەی دەینم دابەشی 16 دەکەم ئەوجا نەنووسرایە چی دیکە ئەگەر نووسرا با بە سادەترین شێوە بنووسە هەردوو سەرە و ژێرم دابەشی 8 دەکرد یەکسان دەبوو بە نیو 1 لە 2 ئەگەر نووسی بایان
ڕێژەکی هاوتا ببینەوە سەرە و ژێرە بۆ وێنە جارە دابەشی چارم دەکرد یەکسان دەبوو بە 2/4 کاتە لێرە دەمتوانی بە کەیفی خۆم جاران و دابەشی بکەم. پرسیاری 19 سێ وێنە لەسەر مێزی بەڕێوەبەری قوتابخانە هەیە. یەکەمیان 15 سانتیم و پانیەکەشی 10 سانتیمەواتە 15 بە 10 ئەوها ئێرە 15ە ئێرەش بۆ وێنە 10 15 سانتیم بە 10 سانتیم ئەوە یەکێک لە وێنەکان. وێنەی دووەم 180 ملیمە و پانیەکەی 120 ملیمە. وێنەی دووەم بۆ وێنە 180 و 120 ئەوها ئەو وێنەی دووەم. وێنەی سێیەم 0.26 مەترە ئەوها 0.26 مەتر درێژیەکەیتی پانیەکەشی 0.16 ئەوها لێرە هەتا ئێرە پانیەکەی درێژیەکەشی وێنەکان ئەوهایە. بۆ وێنە ئێستا کام لە وێنانە پرسیارەکە ئەوەیە کامە لە وێنانە ڕێژەی پانی بۆ درێژی 2/3 واتە پانیەکەی لەسەرەوە بنووسە درێژی وێنەکەش لە خوارەی کەرتەکەی بنووسین بزانین کورتی کەینەوە بزانین کامە یەکسان دەبی بە 2/3 واتە 2/3. ئەمن یەکێکە دەینم یەکەم شت ئەو وێنەی دەینم دەینم دابەشی 15 دەکەم بزانم چ ڕوو دەدا 10 دەینم دابەشی 15 دەکەم کورتکردنەوە دابەشی سەرە و ژێرە دابەش 5 یەکسانە بە 2/3 کاتە وێنە یەکەم ڕاستە 2/3 ڕێژەی پانی بۆ درێژی ئەوە ڕاستە. وێنەی دووەم 120 دابەشی 180 کەم بزانم ئەویش چی بەسەر دێ 120 دابەش 180 120 سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن 12/8 دەمینێتەوە سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم 4 ناتوانم 8 دابەشی 4 بکەم سەرە و ژێرەی دابەشی 6 دەکەم 12 دابەش 6 2 18 دابەش 3 دیسان ڕێژەکە 2/3 کەواتە وێنەی دووەمیش ڕێژەکەی وەکو وێنەی یەکەم 2/3 ئەدی وێنەی سێم 0.16 دابەشی 0.26 بکەم 0.16 دابەش 0.26 ئاسانترین ڕێ ئەوەیە من ئەو فاریزە و فاریزانە لا بەم واتە ژمارەکان لێکدەم لەگەڵ 100 سەرە و ژێرە زۆر ئاسانتر دەبی هەتا فاریزەکە نەمینێ ژمارەکە دەبیتە 16/26 ئەو جە ئێستا ئەگەر کورتکردنەوە هەبوو بۆ وێنە دابەشی 2 کەم سەرە و ژێرە ژمارەکە دەبیتە چەند 16 دابەش 2 8 و 26 دابەش 2 3 کاتە ڕێژەی پانی بۆ درێژی 8/13 8/13 ناکات 2/3 کاتە ئەو وێنەیە ڕێژەی پانیەکەی لۆ درێژەکەی نەیکردە 2/3 نەیکردە 2/3 ئەوە زانیم چەند کامە وێنە کردی و کامە وێنە نەیکرد. ئەوە تەواو بوو لەو پرسیارەی ئێستا بچمە لای پرسیارەکەی پاشی ئەو بزانم چ نووسرایە. پرسیاری 20 کام ڕۆژ کاروان خێراتر غاری دایە کاروان ڕۆژی دووشەم و چارشەم غاری دایە ڕۆژی دووشەم 1020 مەتری بڕیە بە 6 خولەک و ڕۆژی چارشەمیش 1554 مەتری بڕیە بە 9 خولەک. هەتا خێراییەکەی ببینمە بزانم
کام ڕۆژ زووتر غاری دایە یان خێراتر ڕای کردیا دەبیبینم دووریەکەی بە مەتر دابەشی کاتەکەی بکەم واتە 1020 دابەشی 6 بکەم بزانم چ ڕوو دەدا 1020 دابەش 6 دابەشی دوی کەم سەرە و ژێرە بزانم یان دەتوانم دابەشی 6 کەم دابەش 6 یەکسانە بە 1 لە دەیەکەی دەمینێتەوە 4 42 دابەش 6 یەکسانە بە 7 چونکە 7 جاران 6 42 پاشان 0 دابەش 6 0 کەواتە 170 مەتر لە 1 خولەک دەبی ئەو حالەتە نیشتی بنووسم 170 مەتر لە 1 خولەک لە خولەک ئەوها دەنووسرێ یان ڕێژەکە بووە 170 بۆ 1 ئەوها ڕێژەی خێراییەکە ئێستا ئەوە دووشەم بوو ئەدی چارشەمەکەش بە هەمان شێوە ئەگەر لێرە چاکەم 1554 بینم دابەشی 9 بکەم 15 دابەش 9 یەکسانە بە 1 چونکە 1 جاران 9 لە 15کەی دەمینێتەوە 6 6 لە تەنشت پێنجەکەی دانێم یەکسانە بە 65 65 دابەشی 9 بکەم یەکسانە بە 7 چونکە 7 جاران 9 یەکسانە بە 63 ئێستا دوو ماوە 24 دابەش 9 یەکسانە بە 2 چونکە 2 جاران 9 یەکسانە بە 17 2 جاران 9 یەکسانە بە 18 24ش 18 لێ بڕوا چەند دەمینێتەوە 6 لە 9 مایەوە 6 لە 9 ئەگەر کورتی کەمەوە یەکسان دەبی بە 2 لە 3 واتە 172 مەتر وا تۆزێک زیاتریش لە 172 مەتر لە 1 خولەک مەتر لە خولەکێک واتە ئەو خێراییە زۆرترە ڕۆژی چارشەم وا دیاربی خێراتر غاری دایە بەڵام بە هەڵە نەبی بژمێر بەکار بینم هەتا بزانم ڕاستم کردەیاننا 1.5 دابەشی 9 بکەم 1.5 دابەش 9 یەکسانە بە 172 تەواوە ژمارەکەی دیش چەند بوو ئەویش تەمەشاکەم ژمارەکەی دیش 1020 دابەش 6 یەکسانە بە 170 کەواتە ئەویش تەواو بوو چونکە لە کاتی قسەکردن و ئەژمێرکردن هیچ ئاسان نییە و زۆر جار هەڵم کردیە و نامەوێ دیسان هەڵەبی لەبەر هەندێ ساغم کردەوە ئێستا زانیمان وەڵامەکەمان کام ڕۆژ وەڵامەکەمان ڕۆژی چارشەم زیاتر غاردانەکەی خێراتر بووە بەغارتر بووە پرسیاری 21 لە تافگەکانی نیاگارە بە تێکڕایی دابڕینی یەکان دابڕینی هەزاران دابڕینی میلیۆنان 5 ملیۆن و 100,000 مەتر سێجا بۆ هەر 30 خولەکە کواتە هەر لە 30 خولەک ئەوەندە مەتر سێجا ئاو دەڕژێتە خوارەوە تێکڕای هاتنە خوارەوەی ئەو ئاوە لە 1 خولەک چەندە واتە تێکڕای یەکە لە 1 خولەک هەمیشە ئەگەر لە 1 خولەک یان لە 1 کاژێر یان لە 1 هەرچ بوو ئەم ژمارەکەی دەینم دابەشی ژمارەی خولەکەکان دەکەم واتە 5 ملیۆن و 100 دەینم دابەشی 30 دەکەم 5 ملیۆن و 100,000 دابەشی 30 لە کاتی دابەش ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی ئێرە دەڕوە وەکو ئەوەی وایە ئەو دوو سفرە نەمێنێ ئێستا سەرۆ ژێرەی
دابەشی سێی دەکەم بزانم دابەش دەکرێ یان نا. 3 دابەش 3 1 لێرەش 5 دابەش 3 1 دەمینێتەوە 2 21 دابەش 3 7 ئەوجا ئەو سفرە و ئەو سفرە 2 سفری دیش دادەندرێ. ئێستا ئەو ژمارەیە کو بخینمەوە دابڕینی ئەو 3 سفرە دابڕینی یەکەکان ئەوەش دابڕینی هەزارە واتە لە یەک خولەک 170,000 مەتر سێجا. ئەگەر ئەمن ڕاستم کردبێ دیسان بچم با ساغی کەمەوە بزانم ڕاستم کردیا یان نا. دەنا لێرە یەکسەر دەبی لە تەنیشتی بنووسم مەتر سێجا لە یەک خولەک یەکیش دەبی بنووسم لێرەش خولەک مەتر سێجا لە خولەک یان ئەوها بنووسم 1 7 1 2 3 4 ئەوها ئەوجە بنووسم مەتر سێجا لێرەش خولەک لە یەک خولەک. ئەوە تێکڕایەکەی بەس بە ساغی کەمەوە 500 ئەوجە 3 سفرش 1 2 3 دابەشی 30 کردیا 170,000 مەتر سێجا. ئایا ئەمنیش 170,000 هەبوو؟ بەڵێ 170,000 هەبوو. 170,000 مەتر سێجا. ئەوەش تەواو بوو. پرسیاری 22 هەز دەکەم ئەوەی چاناکەم. پرسیاری 23ش زۆر حەزم لەو پرسیارانە نییە کە دەنووسرێ پرسیار چییە، بە تایبەتی ئەگەر پرسیارەکەش قورسیش بوو خوێندکار کو دەزانی پرسیار چییە. ئەوە خوێندکار دەزانی وەڵام داتەوە وەڵامی پرسیار، بەڵام پرسیارەکە چ بووە ئاسان نییە. با بیخینمەوە لە پۆلەکەی مامۆستا ڕووپاکیشیان هەڵە نووسە دەبا ئەوها بنووسرێ ڕووپاک. ڕێژەی هەموو قوتابیانی پۆل بۆ ئەوانەی بە پێ بۆ قوتابخانە دێن بریتە لە 3 بۆ 1. وەڵام بریتە لە 1 لۆ 2. نازانم پرسیارەکە چ بووە. هەموو قوتابیان ئەوە ئەگەر هەموو قوتابیەکان بی هەموو قوتابیان ڕێژەکەیان 3 بۆ 1 کەواتە قوتابیەکانیان کردیتە 3 بەش بەشەک 2 بەش 3 بەش ڕەنگە 1 بەشی بە پێ بێ بەشەکانی دی ڕەنگە بە پێ نەئێن بزانە بە چ دێن. کەواتە ئەگەر ئەو کەس کە بە پێ ئەوانەی بە پێ دێن یان کێشەنی هەر کامەکەم وەرگرت واتە هەمویان 3 بەشن قوتابیەکان ئەوانی بە پێ دێن 1 بەشن. ئەدی ئەگەر نووسرا بوو وەڵامەکە 1 بۆ 2 مانایچێواتە ئایا ڕێژەی ڕەنگە پرسیارەکە ئەوە بی ئایا ڕێژەی ئەوانەی بە پێ دێن بۆ قوتابخانە بە پێ دێنە خوێندنگە بۆ ئەوانەی بە پێ نایەنە خوێندنگە بەشتی دیدێن بە پێ نایەنە خوێندنگە چەندە. ئەو جەوەڵام 1 ئەو 1 بۆ 2 ڕەنگە ئەو هابی 100%ش نیمە بەڵام ڕەنگە ئەو هابی. ئەو پرسیار چییە زۆر شتەکی باش نییە. پرسیاری 24 زۆر جوانە زۆر باشە ئاسانیش نییە بەڵام پرسیارەکی هەتا بڵێ باشە. کۆمپانیایەکی بازرگانی 36 فەرمانبەری هەیە. ئەگەر ڕێژەی کوڕ بۆ کچ 2
تا 7 بی یان 2 بۆ 7 بی ئایا ژمارەی فەرمانبەرە کوڕەکان لەو کۆمپانیایەدا چەندە؟ چونکە نووسرایە ڕێژەی کوڕەکان بۆ ڕێژەی کچەکان 2 بۆ 7 2 بۆ 7 واتە ڕێژەی هەمویان دەبی 9 بی کوڕ و کچ بە یەکەوە چونکە 2 و 7 یەکسانە بە 9 واتە ئەگەرە من ڕێژەی کوڕەکان بینم ڕێژەی کوڕەکان لە چاو هەمویان یەکسانە بە 2 بۆ 9 2 بۆ 9 ئەگەر جارانی هەموو ئەوانەی ئیش دەکەن بە کوڕ و کچەکانەوە 36 کەسن ئەگەر لێکمدا لەگەڵ 36 لێکدانیش ئەو هەیە ئایا لێرە دەبینمەوە چەند کوڕ کار دەکا لەو کۆمپانیایە. ئێستا کەمکردنەوە کورتکردنەوە دابەشینەوەی یەکسانە بە 1 دابەشینەوە یەکسانە بە 4 و 2 جاران 4 یەکسانە بە 8 کەواتە لەو کۆمپانیایە 8 کوڕ کار دەکا بە خۆشیان 36 کەسن 36 هەشتی لێ بڕوە 16 هەشتی لێ بڕوە 8 28یان کچن یان ئێستا 8 کوڕ و 28 کچ ئەوجە ئێستا ڕێژەی کوڕ بۆ کچ بزانم ئەگەرە من هەشتی بینم دابەشی 28 بکەم یەکسانە بە 2 بۆ 7 یاننا با جارێ دابەشی 2 بکەم 8 دابەش 2 یەکسانە بە سەرەوژێرەی دابەشی 2 بکەم 8 دابەش 2 4 28 دابەش 2 4 دیسان دابەشی 2 بکەم سەرەوژێرە 4 دابەش 2 2 4 دابەش 2 7 2 بۆ 7 کوڕ بۆ کچ کەواتە ڕاستە کەواتە لەو کۆمپانیای 8 کوڕ کار دەکا و 28 کچ کار دەکا و ڕێژەی کوڕ بۆ کچ یەکسانە بە 2 بۆ 7 بەڵام هەمووی بەیەکەوە ڕێژەی کوڕ بۆ هەموو کۆمپانیایەکە یەکسانە بە 2 بۆ 9 کەس 9 کەس واتە هەر 9 کەسی بینی لەو کۆمپانیای 2 کەسیان کوڕە ئەوانی دی هەفتەکەی دی کچە کاتە پرسیارەکی هەتا بڵێ باش بوو بەڵام ئاسان نییە ئێستا هیوادارم ئاسان بوو بی پاشی شیکارکردنەکەی ئێستا تەواو بووین بینە لای پێدا چوونەوە هەریەکە لەو هاوکێشانە شیکار بکە 5 فاریزە 5 یەکسانە بە 5 هەتا لێرە 5 بە تەنیا بمینێتەوە ناچارم هەردوو لای دابەشی 5 کەم لای ڕاست و لای چەپ هاوکێشەکە لای چەپ بووە سپیتەکە بە تەنێ ماوە لای ڕاست 5 و 5 دابەش 5 یەکسانە بە 1 فاریزە 1 شیکاری هاوکێشەکە یەکسانە بە پیتی یەکسانە بە 1 فاریزە 5 زۆر ئاسانە پیتی لە کام لای بوو هیچ کێشە نییە و دەتوانین لە کام لای بوو لەوێ داینێن پرسیاری 26 با بنووسمەوە د پیتی د کۆ 4 فاریزە 96 یەکسانە بە 9 چونکە لێرە لە تەنیشت ئەو پیتە چم هەیە ئەو ژمارەم هەیە کەواتە کەم ئەو ژمارەی زیاد دەکەم لۆ هەردوو لای هەتا بتوانم هاوکێشەکەم شیکارکەم ئێستا لە بەرچەوها دەکەم هەتا ئەو پیتە بە تەنیا لە لای ڕاست بمینێتەوە کۆ 4 96 کەم 4 96 یەکسانە بە 0 پیتەکە بە تەنیا ماوە لێرە کۆ 9 کەم 4 و 96 لێدەرکردنە و هێمای ژمارە گەورەکە دادەنێم ژمارە گەورەکەش هێمایەکەی پۆزیتیڤە ئەگەر بمەوێ دادەنێم دەنا پێویست ناکە ئێستا لەو نۆیە یەکی وەردەگرم کە یەکم وەرگرت یەکەکەی ئەوها بە چاکەم لێرە پێی ناوێ 9 0 0 کەم 4 96 دا شەشی لێ بڕوە 4 9 9 لێ بڕوە 0
8 چاری لێ بڕوە چار واتە ژمارەکە کردیا هاوکێشەکە شیکارەکە بوو بە 4 0 4 4 فاریزە 4 لە 100 4 فاریزە 4 بەش لە 100 شیکاری هاوکێشەکە. هاوکێشەکەی دیکە پرسیاری 27 پیتی کەم 12 و نیو یەکسانە بە 39 فاریزە 0 4 لێرە لە لای ڕاستی فاریزە ئەو ژمارەم هەیە چونکە بە کەمە ئەمن کۆی لۆ زیاد دەکەم لۆ هەردوو لای هەتا ژمارەکان ببنە 0 پیتی بە تەنیا بمینێتەوە. ئەو شتەی لە لای ڕاست زیاد دەکەم ناچارم لە لای چەپیش زیاد کەم هەتا هاوسەنگی هاوکێشەکەم تێک نەچی. ئێستا زۆر ئاسانە ئەو دوو ژمارە بوونە 0 پیتی بە تەنیا مایەوە لە لای چەپیش دوو ژمارەیە هەردووچیان پۆزیتیڤن تەنیا کۆیان دەکەمەوە پێویست ناکە هێمای پۆزیتیڤیش بنووس. بەڵام لێرە زۆر گرنگە سفرێک دانێم چونکە لێرە دوو خانەم هەیە لە لای ڕاست لێرەش دەبی دوو خانەم هەبی 4 0 و 5 5 9 و 2 11 1 و 3 4 1 5 پیتیم یەکسان بوو بە 51 فاریزە 54. پرسیاری 28 ئەو بڕەم هەیە هیچ تەمەشای هەڵبژاردەکان ناکەم بە خۆم بڕەکەی هەوڵ دەدەم شیکارکەم لێکدانە لە کاتی لێکدان یەکسەر تەمەشای چەند هێمای کەمم هەیە یەکدانم هەیە کەواتە ناچارم لە ئەنجامی لێکدانەکەش یەکدانە کەمم هەبی چونکە کەم لە بەجووت نەبی دەرناکەوی لە کاتی لێکدان و دابەشکردن. ئێستا هەتا بتوانم کورتکردنەوە لە مابەینی سەرە و ژێرەی کەرتەکان واتە 4دا لەگەڵ 7 کورت دەکرێتەوە 7ەکە یەکسان دەبی بە 1 4دەکە دەبیتە 2 3 لەگەڵ 6 کورت دەکرێتەوە 3 یەکسانە دەبی بە 1 6ەکە یەکسان دەبی بە 2 ئەو دووەش لەگەڵ ئەو دووەی کورت دەکرێتەوە هەردووچیان یەکسان دەبن بە 1 ئەوەی مایەوە تەنیا 35 لە سەرێ هەشتیش لە خوارێ هێمای کەمیش لە پێشیان کەم 35 لە 8 کامە ڕاستە کەواتە یەکسەر دەزانم ئەوانە هەڵە بوون چونکە کۆ نییە ئەنجامی لێکدانەکە بەکەم بوو کاتە ئەو ڕاستە. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 143 دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.